ڕێز و خۆشەویستی هاوڕێیان، ئێستا ئێمە لەگەڵ یەکێک لە داچی ئەو زیندانیانان کە ببینن چنە حەقیەک بەرامبەر بنەماڵەیەک شەهید کراوە. ئەو کاتت باش بۆ تۆ باشتر. سەڵاو و ڕێزمێ بۆی جەنابەت. سپاس دەکەم. سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەن، کێشەی ئەو کوڕی تو چییە؟ یعنی بۆ بەری نادەن؟ بۆ تووشی ئەو هەموو کێشەیە بوو لە زیندانی سووسێ؟ وەڵاهی بۆ بەری نادەن کاکە هۆکارەکەی ئەگەر هۆکارەکەی شتێکی وها وایە حەقم ئەدا ئەمە دەبەر حەقانەتێکی ئەو کوڕ من نەپیاوی کوشتە نە لەسەر مخدراتە نە کێشەیەکی ئێمە عائیلەی بۆ کوڕەکەم سجن بووە. ئیستاکە لەوێ قەزەیەکیان خستەتە سەر کوڕەکەی من لەسەر شەرەف و ناموسی خۆی حەقی خۆی داوا کردو نێشتە دەستی بۆ ببەن هەستاوە لەسەر ئەوە نەقلیان کردە بەغا لەسەر ئەوەی دەستدرێژی لەسەر کتابێکیان بۆی کرد ناردیانە بەغا. یعنی لە ناو زیندانی سووسێ هەوڵێک هەبوو کە بەهۆی ئەوەی بە پێی ئەو زانیاریان بەڵێ ڕاستەکەی، یعنی ئەو بە حکمیەوەی هەوڵیدا ئاولیاندا مخدرات و مۆبیل بفرۆشی کە نەیفرۆش گوتیان دەدەین دەتفرۆشینە کابرایەکی بێڕەوشت کە ناوی حەمە باجەلانە. لەسەر ئەوە چی لە خۆی کرد؟ ئەگەر لە زاری تووشۆ باز بکرێتن؟ وەڵاهی من وەکو دایکی ئەو کوڕە لە نیزگۆت ئاگادار بووم، دوو جار سێ جار ڕۆشتم بووم پێش ئەوەی کوڕەکەم خۆی بسووتێنێ هانای بۆ مێنا ویستم لەگەڵ ئەو کەسەیە کە کوڕەکەم بفرۆشێ بەناوی دڵشاد و ڕەنجەوە. بەڵێ داوام کرد دوو جار سێ جار بیبینم خۆی پێشانم نەدا خۆی شاردەوە. گەیشتمە ماڵ بڵێن یەکشەم مواجهەیم کرد، دوو ڕۆژ سێ ڕۆژی پێچ و کوڕەکەم سوتا بە سوتاویش ئاگادار نەکرامەوە. سێ ڕۆژ دوای ئەو سا لەلایەنی زیندانەکانی سیسێ یەکێ لە زیندانەکان بۆ خۆی سوتانە تاوەکو بۆ خۆی سوتان بۆ ئەوە خۆی سوتان ویستیان بیفرۆشن بە کابرایەک لەسەر شەرەفی خۆی تەحمولی نەکردی. من چۆن هێرم دەست درێژ کرێتە سەرە؟ من ساحب شەرەف و ناموسم کە سوکارمەیە من کەسێکی وەن دەبێ ڕەوشتین لەسەر ئەوەی وای لە خۆی کرد ئەنا هیچ زیانێک و هیچ زەرەرێکی بۆ کەس نەبوو کوڕ من. بەوابزانم لە ناو زیندانی شماوەیەکی زۆر هەرتیماریان نەدەکرد بە پێی ئەو زانیاریانەی ما. بەڵێ بەڵێ هێشتاکم کە ئاوارە ئەکە ئەڵێ سوتاما بکەم گەنەوە تەلەفۆن بۆ دایک کە سوکارمەکەمی ساوارەکە ئەگەنم تا قسەی بەس ڕەوشتی ناشرینشی پێ ئەوترێ لەسەر ئەوەی کەوا قسە بە کوڕەکەم کراوە. من شتێکم وازێنا کوڕەکەمیان ناردە بەغا تاجی لەوێش بەدەستی ئەوانە هەمان شێوە خەریب و تەعەدای لێکرێتر ماڵی چەند کەسێک ئاوا بێ هانام بێت ئیسەش داواکارەکەم داواکاریم هەیە هانا بەم بۆ بەرپرسانی هەموو دەستە باڵاکان بۆ کاقوبات بۆ کاک باڤێڵ هیوادارم وەکو ئافرەتێک وەکو دایکی ڕۆڵەیەک وەکو کچە شەهیدێک وەکو دایکێکی دڵسۆ داواکەم بێنە دەنگمەوە کوڕەکەم وعدی ڕۆیە لە حکمی خۆی تەواو کردووە حکمەکەی نەماوە ئەبایە 20 شەو پێش ئیستەبەر وایە 8 مانگ لە 8 مانگ و هەتا ئیستەبەر نەبووە. کوڕەکەم ئیمڕۆ بەیانی دەفتەرەکەی هێنا لەسەر هۆکاری مۆری ئالان ناردێتە بەغا بە کتابی دڵشاد و ڕەنجە بەسەر کوڕەکەی ناردێتە بەغا. هیوادارم جوان لە دەنگم بێ بۆ سەرۆکی پاڤێڵ بۆ دەستە باڵاکان بۆ هەموو هاواڵەکان بێن بە دەنگمەوە بەهانامەوە سێری وەزعی ئەو کۆی من بکەن لە ناحەقەیە کە چی بەسەر دێ. باشە تو بەڵێ فەرموو. کاکە کوڕەکەم نە لەسەر پیاکوشتنان نە لەسەر مخدراتان نە لەسەر شتێکی لەسەر شەرەفی خۆی سوتاندووە بووای بەسەر بێ. هۆکاری چییە کەس نایەتە دەنگمانەوە؟ کاکە لەم وڵاتەیە پیاوی فەقیر بۆ بزرە بێ بۆ ڕۆڵەی فەقیر بخورێ بدرێتە دەم هەموو کەسێکەوە. باشە خوشی بەڕێزە تو بزانم هاوسەرەکە شەهیدە و باوکی شەهیدیەکێتیە؟
بەڵێ هاوسەرەکەم هەمان شێوە باوکم هەمان شێوە نەمان بەڵێ بەس پێشمەرگە بوو باوکت وەنیە پێشمەرگە یەکێتی بوو باوکم شەیدی سەنگەرە لەگەڵ کاک ڕۆستەم لە جسری بەڵێ بەڵێ کەرکووک شەهید بوو لە ڕاپەڕینەکەیە بەڵێ ئەی هاوسەریش بە بەرتەقینەوە کەوت یەکێتی بوو ئابزانم بەتەقینەوە کەوت بە برینداری مایەوە بۆ وەختێکی دواتر وەفاتی کرد لەو کاتێ وەفاتی نەکرد بە برینداری مایەوە بەڵێ بەتەقینەوەکەی جەکرا ئەگەر خەڵک بیزانەوەی کەرکووک بەڵێ باشە یعنی زۆر زەی سەیرە یعنی یەکێتی بگاتە ئەو ئاستە بێڕەوشتەی کە بنەماڵەیەکی وا قوربانی دەروک و شەهیدی خۆی خۆگەر هەر هاوڵاتێکیش بن داعشیش بی نابی هەوڵ بدرێت تجارەت بە ئینسان بکرێەوە بدرێتە نێربازان یعنی ئەوە تاوانێکی نێودەوڵەتیە دژ بە مرۆڤایەتیە کەچێوە لە کادیری لەگەر بنەماڵەی شەهیدی خۆیوە لە بنەماڵەیەکی هەژار دەیکا کە بە خوێنی هەزارانی وەکو ئێوە ئەو یەکێتیە دروست بووە با ینی من نازام ینی پاڤل تاالبانی قوبات تاالبانی چاوە ڕۆچیان هەیە باز لە یەکێتی کۆن هەتا خەڵکی یەکێتیش مەکتەب سیاسەکانیان سەرکردایەتەکانیان ئەگەر عزت نەفس و کەرامەتیان هەبێ نابێ ئەو قبول بکەن کە منداڵی شەهید ئەو بەو دەرەجەیە دەگاتە ئەو ئاستەی کۆمەڵێک کەسی مافیا لە ناو زیندانی سێ تاوانیان بەرامبەر دەکەن من نازام ئەگەر قسەیش کەتە بێ بفەرموو ئەمە تەواو بوون هەرویسمان ئەوە بزانین دەستخۆشی لێکەم بەس داواکارم لێرۆڵم دەستی ماندوو ئەو گوشم بە دەستانەوە دای وەکو دایکێک جۆم لێ ڕابگرن بکەنە خاتری خۆ پێغەمەر کاک قوبات کاک پاڤێڵ بگەنە دەنگمان بگەنە سەی بڕۆم بە چاو خۆتان هەندێشی ببینن کوڕەکان لەوەعدی خۆی زێت هۆیە چەند کەی دەبواە ئازاد بکرێ ئەبواە هەشتی سێ کتابی داخرا لە محکەمەی کەرکووک حاکم ئیفراشوتەکەی بۆ بەست ئیفراز و کوڕەکەم لە هەشتی سێوە هەتا ئیستەماوە یعنی سەر زیاد باشە خالید شوانی وعدی بە تودا وەزیری عەدل باشەوە بە چاو ڕۆک ئێستاکە یعنی وعدی بە ئێوە نەدا کە لۆتان ئازاد بکە کاگۆزیر وعدی پێمان داوە بەس ئەڵ شت هاتە سەریکی لە سەری ماوە بەڕاستی هەتا ئیستاکە خۆشم تۆزە ناساغ بووم بەس چاوەڕوان بووم لەوەیە نازام لە بەغایە کتابەکەمان ئەڵێن ماوە دەستی ئەو کەسانی تێکە نردویانە وەزیر نا ئەوانی کە کتابەکەیان کردنادیان وەکو ڕەنجە و ئالان و دڵشاد دەستی ئەمانی لەسەرە بەڵێ بەڵێ ئیسە زێرۆ داواکارم هەموو دەستە باڵاکان بەرپرسەکان داواکارم بە ڕەنگی مناڵی هەژار و مناڵی بێکەسەوە بێن وەکو دایکێک داوایان لێکەم وەکو دایکێک دووبارە و سێبارانم مەمنونم بەس بگەنە دەنگم کوڕەکەم هەتاکەی ئەم کتابەی نایەتەوە نایگەێنەوە ماڵ باشە لەو ماوەی بەر لەوەیەوە بینێ لەو ماوەی هەموو ڕۆژنایان دەگوت ئەو ڕۆناسبەی بەر لۆتان ئازاد دەکەین بەڵێ وترا وتیان ئەڵۆشت هاتۆ بەسەریا ئەڵی نەورۆز ئەڵی ئەمە ئەوە بەسەر هاتووە ئیتر نازانم ئەڵڵاو یعلەم لە بەغایە کتابەکە جارێ ماوەتەوە سەرۆکی وەزیر دەستخۆشی لەو شەکە من مەمنونیم بە خەمی کوڕەکەم و هەستا بای خۆی ئەگەر ئەو نەبای کوڕەکەم ناگەیشتەوە سیسە بەڕاستی من ئەویان حەقانەت ئەڵێم دەستی خۆش بێ من مەمنونم بەس وعدیشیدا کە ئازادی کە بەڵێ بەڵێ بەدەنگمانەوە بێ بگاتە ئەوەی کتابی کوڕەکەم تەواوکە با بگاتەوە جێ خۆی یعنی ئێستا لە هەشتی سێوە ئەو کوڕی تو لە زیادەچی لە ژوورەوەیە بەبێ ئەوەی بدرێتە مەحکەمەیان سجنی هەبیتن بەڵێ بە زیادەوە لەسەر زۆر بە زیاد شۆ لە هەشتی مانگ ئیمڕۆ 24 مانگە ئیمڕۆ بەیانێت چاوەڕێمە هەموو ڕۆژەگەڵام خوای ئیستە تەلەفۆنەکرێ کوڕەکەم نێتەوە بەڵێ بە هیوان ئازاد بکرێ بە هیوان ئازاد بکرێ زۆر سوپاس بۆ ئێوەش بە هیوان ئەو غەدرەی لە ئێوە کرا لە کەسی تر نەکرا چەندە لە زۆر بنەماڵی ترکرا لە زۆر زین ئەوەی گۆ یەکەم حاڵەت نییە و زۆر حاڵەتی کە هەبووە بەداخەوە چەند ساڵێکە لە زیندانی سووسێەوە دەنگۆ هەیە لە زیندانەکانی تریش ئەو حاڵەتە بێ ڕەوشتیانە لە بەرامبەر بەشێک لەو کوڕە هەژار و کورد و عەرەب دەکرێت زۆر سپاس بۆ تو خوشتی بەڕێ زۆر سپاس